ئەو پیاوەی تا هەڕەشە نەکات پارتی بەدەمیەوە نایەت، بۆ هەسێنانی دەسەڵاتدارانی پارتی هێنایە سەرخەت. دەڵێت هاوازم نەهێنا کێشەکانیان بۆ چارەسەر نەکردم. ناخایە و نەفەرماندەیە کەچی بە پۆستێکی فەیسبوک حکوومەتی هێناوەتە سەرخەت و ئەو کێشەی کە چەندین ساڵە بۆی چارەسەر ناکەن و حسابی بۆ ناکەن با چەند ڕۆژێکی کەم پێی چارەسەر کردن. خورشید هەرکی کەسایەتیە دیارەکەی عەشرەتی هەرکی ڕۆژی 23 ئەم مانگە بە پۆستێکی فەیسبوک ڕایگەیاند کە وازی لە پارتی هێناوە و لەمە دووە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نییە و ئەمەش دووەم جارەکە و کەسایەتیە وازهێنانی خۆی لەو حیزبە ڕادەگەێنێت. ئەم پۆستەشی بەهۆی چارەسەر نەکردنی کێشێکی زەوی و زارە و بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ماوەی چەندین ساڵە لەگەڵ لایەنێکی دیکە لە کێشەدان و حکوومەت بۆیان چارەسەر ناکات. بەڵام هەر پاژەوەی بۆ جاری دووەم وازێنانی خۆی لەو حیزبە ڕاگەیاند هەر زوو دەسەڵاتی پارتی و سەرۆکی حکوومەتیشی هێنایە سەرخەت و بە ماوەی چەند ڕۆژێکی کەم کێشەکەی بۆ چارەسەر کرا و پاش چارەسەرکردنی کێشەکەش گەڕایەوە ناو پارتی. خورشید هەرکی لە چاوپێکەوتنێکیدا ئاماژەی بەوە کرد کە تاوازی لە پارتی نەهێنا کێشەکانی چارەسەر نەکران و بەدەمیەوە نەهاتن. بەڵام بەواسێنانی هەرزوو کێشەکانی بە چەند ڕۆژێکی کەم چارەسەر کران و سەرۆکی حکوومەت خۆی هاتە سەرخەت و بەدەم کێشەکەیەوە هات چونکە بەواسێنانی لە پارتیزیانیشی گەورە بەر ئەو حیزبە دەکەوت. ئەو باز لە هەڵوێستێکی جۆنی قوبا تاڵەبانی دەکات و دەڵێت زۆر سوپاسی قوبا تاڵەبانی دەکەم چونکە هەر لەگەڵ دەستپێکی کێشەکە وەکو جێگیری سەرۆکی حکوومەت بەدەمیەوە بووە و نەیوتووە کەمە سەر بە پارتیە و خاوەنی هەڵوێستێکی زۆر جوان بووە.